سکچوون ڕشانەوە لە نێو منداڵاندا تا دێت زیاتر دەبێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانی سلێمانی دەڵێت لە ڕۆژی شەمەوە 180 مناڵ ڕەوانەی نەخۆشخانەی منداڵان کراون، بەشێکیان تووشی وشکبوونەوە بوون. ئەوەی کە گرنگە هاوڵاتیان بەوریایەوە مامەڵە لەگەڵ حاڵدەکان هەم لەوەی کە هەوڵ بن ژماری توشبووان زۆ کەم بکەینەوە و لە هەمان کاتدا دەرمانی ناپیویست بەکارنێنن و لە هەمان کاتدا ئەو جوان بکڵێنرێ اینجا بخورێتەوە سەوزە جوان شوێرێ سەوزە و میوە و خواردنەکان جوان بکڵێنرێەوە کە ئەگەر ویسیان بۆ ڕۆژی داهاتووتر هەڵی بگرن لە ناو سەلاجەیە هەڵی بگرن و دەستی مناڵ پێش خواردن و دوای خواردن جوان شۆرێت تەوالێت و حەمامیش زۆر گرنگە بە جوانی پاکی ڕابگیرێت لە هەمان کاتدا مناڵان بە دوور بگرن لە چوونە دەرەوە لە کاتێکە پلەی گەرمی زۆر بەرزە بە تایبەتی لە نیوەڕۆیانە بۆی کە حاڵەتەکان هەم زۆر زیان نەکاوە هەم مناڵانش خۆتان نەزانن لە کاتی گەرمایە کەمتر بەرگی وشبوونەوە گرن. پێشتر نەخۆشخانەکە کێشەی گەوریان کەمی دەرمان بوو، بەڵام ئێستا تا ئەندازەیە کێشەکە چارەسەر کراوە. کێشەی دیکەی نەخۆشخانەکەما بێت کەمی کارمەندە کە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای سکچوون ڕوشانەوە لە نێو منداڵاندا هەر پەرستار و کارمەندێک چاودێری زیاتر لە 9 نەخۆشی لە ئەستۆدایە. لەسادەشتی بانەوەین تایەکی نیۆڕۆ بار بە 48 بۆ 50 نەخۆش بەڕێەکەین ئێمە هەمووی فلودی هەیە، عیلاجی هەیە، دەرزی هەیە، بەس لەخوا بەزای بێستە باشە عیلاجمان هەیە، نەخۆش نانێرین بیکڕێت. کارمەندی ژوا تۆزە کەمە بەزیتر باشە ڕایەکەی نیشەکانمە هاوی ناخۆی هەر وایە زۆر ئەبێت لە مانگی 6 بۆ 7 بۆ 8 لە نوێ تۆزە کەمە بێتەوە بەس ئەم ساڵ زیاتر بووە. چەند کارمەند بوونە باش بێت؟ وڵای ترە چەند کارمەند زۆرتر بێت نەخۆش زیاتر ئیسفادە ئەکات تەبعاً. ئێستا من ئەو ئەرکەی زۆر لەسەرمە تەبعاً کارمەند زیاتر بێت کەمتر مالێک لەسەرەوە نییە. ئێمە وەکو نەخۆشخانەی منداڵان بەڕاستی کارمەندمان زۆر پێویستە. حەقی وایە حکوومەت یعنی ئیشکا لەسەرەوەی ئەو خۆبەخشانەدا مەزرێنێت. طبعا ئێمە پێشتر خۆبەخش دەوامی ئەکرد یعنی زۆریش بوون ژماری خۆبەخشەکان زۆر بوو بەڵام تاوەکو ئێستا هیچیان بۆ نەکراوە لەبەرەوە ئەوانیش لە ئێستایا دەوام ناکەن. ئێمەش پێویستە یعنی تۆ کە نەخۆشە زۆر بوو حتا کارمەند زۆرتر بێ و ئیشی زۆرترە یعنی بەڕاستی کە نەخۆش زۆر بێ پێویستمان بە کارمەندە وەکو عیلاجیش هەنێ عیلاجەیە بەڕاستی ئێستا وەکو نەخۆشخانەی خۆمان تیا نەماوە. ئێستا ئەمڕۆ من خۆم نەخۆشم نارۆ بۆ دەرەوە ڤیاڵی ئەمسلین و ڤیاڵی کلافۆرانی کڕیۆ. گلەیەکانی نەخۆشخانەکە ئاڕاستی وەزارەتی تەندروستین بە هەزاران خۆبەخشی دانەمەزرا و چاوەڕوانی دامەزراندن و بوونیان بە پێویست دەزاندرێت لە نەخۆشخانەکان بەڵام بە پاساوی قەیرانی دارایی دانامەزرێنرێن. لە بەرامبەریشدا خۆبەخشەکان لە زۆربەی ناوەندە تەندروستیەکان وازیان هێنا و لە بەڵێنەکانی حکومەت ناومێد بوون و گرفت بۆ نەخۆشخانەکان دروست بووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.